مارلین مۆنڕۆ ئەو تەمەنەی ژیا چەند جار هاوسەرگیری کرد؟ ئایا خۆی کۆتای بە ژانی خۆی هێنا یاخود کوشتیان؟ بۆچی بە سومبڵی مێینە ناسرا؟ بۆچی تاوەکو ئێستا وێنەکانی لە تیڤی لە نێو سۆشیال میدیا بەربڵاو و هەموو کات باسی دەکرێ و بە پاڵەوانی مۆدێل ناوی دەبان؟ پێشەوەی بناسرێ چ کارێکی دەکرد؟ لەبەرچۆ کارێک دوای بەناوبانگبوونی ئاینی خۆی گۆڕی. بۆچی بۆ خەڵاتی ئۆسکار کاندید نەکرا؟ ڕێوڕسمی بە قاک سپارنەکەی چۆن بوو؟ بە کامە جلێەوە ناشتیان؟ تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاوەڕیان دووبارە گەڕانەوە لاتان لە کلیل میدیاوە بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی دەست بە ڤیدیۆکە بکەین، لایک و کۆمنت و شێر و وەروە سەبسکرایب و زانگۆڵەکەشدا بگرن بۆ ئەوی زۆرترین هاوڕێتان سوود بەخش بێتن. مارلی مۆنڕۆ دەڵێتن هەستێکی قوڵم هەیە کە من ڕاستەقینە نیم، بەڵکو بەرهەمێکی سینەمایی و دروستکراوم. ئەمە وتێ ئەو ژنەیە کە بۆ سەلماندنی جوانەکەی شەبەکەی پەتاتەی کردەبەری. مارلین مۆنڕۆ یەکێک لە ژنە هەرە بەناوبانگەکانی ئەمریکا و جیهان. ژیان نامۆکەی چەندین قسە و باسی لەبارەیەوە کرا. زۆرینەی کات باز لەوە کراوە کە جوانی دەبێتە بەڵایەکی کوشندە بۆ ژنان. بەڵام ئایا بەڕاستی ئەمە وایە؟ مارلی مۆنڕۆ یەکی حوزەیرانی ساڵی 1926 لە لۆس ئەنجلوس لەدایک بووە. مارلین دوو ناوی هەبووە، سەرەتا نۆرما جێن مۆرتێنس بووە، دواتر نۆرما جێن بیکەر. هۆکاری ئەمەش بۆ ئەوە دەگەڕێتەوە کە دایکی دڵیان نەبووە لەوەی باوکی کێیە. بەهۆی ئەوەی لە تەمەنی منداڵیدا زمانی گرتوویەتی لەلایەن هاوڕێکانیەوە گاڵتەی پێکراوە، بەڵام چەند زیاوەری بووە و لەگەڵ گەورەبوونیدا ئەم حالەتەی تێپەڕاندووە. لە دوای 7 ساڵیەوە ژیانێکی قورس بۆ مارلین دەست پێ دەکات، لەبەرەوەی دایکی ڕێتی دەکاتەوە چیتر بەخێوی بکات. ژیانی مارلین لە خانەی بێ سەرپەرشتانەوە دەستی پێکرد. هەر ڕۆژە لە ماڵێکدا ژیاوە. مارلین خۆی باسی لەوە کردووە ئەو خێزانە جیاوازانەی لەگەڵیاندا ژیاوە کاریگەری زۆر خراپیان لەسەر هەبووە. لە تەمەنی منداڵیدا دەستدرێژی سێکسی بەرامبەر کراوە. یەکێک لە چیرۆکە سەرنجڕاکێشەکانی ژیانی مارلین جێمسی دراوسەیان بوو. بۆ ماوەیەکی زۆر جێمس وێنەی مارلینی گرتووە و بە ماڵەکەیدا هەڵی واسیوە. هەستە قوڵەکەی جێمس بەهۆی تەقینەوەی تانکی ئاوەکەی ماڵی مارلینەوە ئاشکرا دەبێت. لەو کاتەی مارلین بۆ داواکردنی یارمەتی خۆی دەکات بە ماڵی جێمسدا و وێنەکانی خۆی دەبینێت. تووشی سەرسوڕمان دەبێت کاتێک دەبینێت وێنەکانی بە دیوارەوە هەڵواسراوە. مارلین باز لەوە کردووە هەرچەندە هەستێکی هێندە قۆڵی بۆ جێمس نەبووە، بەڵام بە بینینی وێنەکان لە ماڵەکەیدا یادگارێکی زۆر جوان بۆ ژیانی دروست بووە. مارلین پەیوەندی خۆشەویستی لەگەڵ جێمسدا داناوە و پاژماوەیەک هاوسەرگیریان کردووە. ئەمە یەکەم وێستگەی پەیوەندیەکانی مارلین بووە. ئەمە پەیوەندیە هەرزوو شکستی هێناوە. جێمس چووەتە شەڕ و لە ماوەیەدا مارلین پەیوەندیەکی دیکە دروست کردووە. لەبارەی ئەو پەیوەندیەی مارلین باز لەوە دەکات کە هیچ هەستێکی نەبووە و دەڵێت نە دڵخۆش بوومە و نەخەمبار. لەبەرەوەی زۆر بەکەمی بەرکەوتنمان هەبووە. دەژڵێت ئەمە لەبەر ئەوە نەبووە کە بێزار بووم، بەڵکو لەبەر ئەوە بووە کە هیچ نەبووە لەگەڵ جێمس باسی بکەم. بەڵام بەم شێوەیەش ئەم پەیوەندە مارلین 4 ساڵی خایاند. مارلین و چەترەکەی. مارلین بە ئەکتەر و گۆرانیبێژ و نمایشکاری جلوبەرگ و ناوبانگی پەیدا کردووە، بەڵام سەرەتای کارکردنی بۆ ئەو کاتانە دەگەڕێتەوە کۆمپانیایەکی دروستکردنی چەتر داوای لێ دەکات بە بەرهەمەکانیانەوە وێنە بگرێت. ئەو وێنانەی مارلین بە دنیا ناساند. لە ماوەیەکی زۆر کەمدا وێنەکانی سەردەم گۆڤارەکانی پڕ کردەوە. بە شێوەیەک لە یەک کادا
وێنەی مارلین لەسەر بەرجی سێگۆڤار دەبینرا. مارلین و قژە زەردەکەی دوای ئەوەی بۆ یەکەم جار لە ستودیۆیەکدا ڕەنگی قژی بۆ دەگۆڕن. ئارایشتی بۆ دەکەن و مارلین جوانیەکەی بە تەواوەتی بەیەک ئاشنا دەبن بۆ هەر ڕازاندنەوەیەک 3 کاتژمێری ویستووە. مارلین لە یەکێک لە نووسینەکانیدا باز لەوە دەکاتن هۆلیوود ئەو شوێنەیە هەزارەها دۆلارت بۆ ماچێک دەدەنێ بەڵام بۆ ڕوحت تەنها 50 سنت. هاوسەرگیری دووەمی لە ساڵی 1954 بوو لەگەڵ یاریزانێکی بێزبۆڵ بە ناوی جۆی ماجۆ. مارلین وتیەتی نازانێت بۆچی هاوسەرگیری لەگەڵ جۆی کردووە لە کاتێکدا جۆ لەو پیاوانە بووە ویستێتی مارلین لە ماڵەوە بمێنێتەوە واز لە کارەکەی بێنێتن. ئەمەش لەبەر ئەوە بووە زۆر غیرەی لە مارلین دەکرد. ئەم هاوسەرگیریان تەنها 3 مانجی خاند. دیوە شاراوەکانی مارلین زۆرن بەڵام دیارترینیان خەمباریەکی زۆر بوو. بە تەواوی لە وێنەکانیدا ئەم خەمباریە بەدی دەکرا. جیا لە خەمباریەکی نەبوونی منداڵ یەکێک بوو لە بەشە شاراوەکانی ژیانی مارلین. مارلین هەرگیز پێخۆش نەبوو لەم بارەوەی قسەی لەگەڵدا بکرێت. بەشێک پیان وایە کە هەرگیز مارلین دووگیان نەبووە. بەڵام ئەمە تاوەکو ئەو کاتە بوو کە ڕۆژنامەی دەیلی مەیل هەندێک وێنەی مارلینی بە دووگیانی بڵاو کردەوە کە 8 عوزەیرانی ساڵی 1960 گیرابوون. باز لەوەش دەکرێت کە بەنهێنی دووگیان بووە و ویستویەتی لە ناوی ببات. دەنگۆکان باسییان لەوە دەکرد ئەو منداڵی مۆنڕۆیە. لە ئیڤ مۆنتانی ئەکتەری فەڕەنسی بووە. کاتێک لە فلیمێکدا ڕۆلیان بینیوە ئەم پەیوەندیان دروست کردووە. بەشێکی دیکە باز لەوە دەکەن ئەو منداڵە لە ئارسەر میلەرە نووسەری شانۆ بووە کە دواتر بەیەکەوە هاوسەرگیریان کرد. مردنی مارلین قسە و باسێکی زۆر لەبارەی مردنی مارلینەوە کراوە. بەشێک باز لەوە دەکەن CIA کوشتیەتی لەبەرەوەی پەیوەندی زۆری لەگەڵ سەرۆکەکاندا هەبووە بە تایبەتی لەگەڵ جۆن کەنەدی ترساون پەیوەندەکانی لەگەڵ کەسە سیاسەتەکاندا ئاشکرا بکات. هەندێک لە سەرچاوەکانیش جەخت لەوە دەکەنەوە 4 ئابی ساڵی 1962 بە دەرزی پڕ لە ژەهر کۆتایی بە ژیانی خۆی هێناوە و نامەیەکی پڕ لە ناڕەزایی جێهێشتووە. تیایدا باز لە هەستە تایبەتەکانی خۆی کردووە کە چۆن هەرگیز ژیان ڕێگەی نەداوە لە دڵەوە وەک ئەوەی خۆی دەیەوێ ڕەفتار بکاتن. هەر لە نامەیەدا مارلین خۆی وەکو کەریستەیەکی دروستکراو بۆ هۆلیوود و ئەکتەری سەرشانۆ بینیوە نەک وەک مرۆڤێکی ڕاستەقینە. زۆر سپاس بۆ سەیرکردنی تەواوی بابەتەکەمان و پێتان خۆشە ئەم جارە لەسەر چ کەسایەتیشتری بەناوبانجی کوردستان یاخود جیهانی ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت ناوەکەی بنووسە و لایک و کۆمنت و شێریشتان لەبیر نەچێ و هەروە سەبسکرایبی کەناڵەکەشمان بکەن و زانگۆڵەکەش دابگرن بۆ ئەوەی تو یەکەمین کەس بی کە بابەتەکانمان ببینن. هەموو کات لەگەڵتانین لە کلیل میدیا.